بە دڵنیایەوە تا بە ئێمڕۆژ ئەو شەڕژە دەستکۆتایەکی زۆر باشی بووە بۆ خەڵکی ئێران بە تایبەت کوردستانێکە لە سەرەتاوە بە دەنگی هەڵبڕی ئەوتی کە ئێمە کۆماری ئیسلامیمان ناوێت بەڵام بەداخەوە نە مابەقی شوێنەکانی ئێران نە مابەقی شوێنەکانی دنیا ئەم دەنگیانە نەبیست و ئێستا دەنگی خەڵکی کوردستان گەیشتووە بە هەموو شوێنەکانی ئێران و جیهان و ئێمە ئەزانین ئەم شۆڕشە لە کوردستان بوو کە سەری هەڵدا و بۆ نمونە کۆماری ئیسلامی لە توولی 43 ساڵی ڕابردووە پێخۆش بووە بە تەفرەقە لە بینی ملیەتەکان و قۆمەکانە بەفەرز لەوانە تورک و فارس عەرەب و لۆڕ لەوانە تەفرەقەی خستە سەبێنیان بۆەوەی کە خۆی بتوانێ حکوومەت بکە ئەوە دانێ لەو دەستکەوتە زۆر گۆرانە ئەوە بوو کە کۆماری ئیسلامی لەمە شکستی هێنا ئێستا لە تەبریزۆ درۆشمی هاوکاری و ئیتحاد لەگەڵ خەڵکی کوردستانە دەن لە تارانە ئەس کوردستان تا تێهران سێتەم عەلەیهی ژنانیژن و هەموو دنیای دەنگی خەڵکی کوردستان و ئێرانیان بیستوەوە دەستکۆتێکی زۆر باشە ئێمە بینین لە شەقامەکانی هەموو دنیا لە مەجلیس پارلەمانی ئەکسەری وڵاتە گۆرەکان ئیسە دەنگی خەڵکی ئێران دەنگی خەڵکی کوردستان و درۆژمی ژن ژیان ئازادی ئەوترێتەوە و ئەوە دەستکۆتێکی زۆر باش بووە و دەستکۆتێکی گەورەتر بۆ خەڵکی ئێران و کوردستان ئەوە بوو کە ژنان ئەم ڕاوتیان حیجابی ئیجباری حیجابی ئیسلامی کە لە توولی 43 ساڵی ڕابردوو ئەمەیان وتووە بەڵام کەس گوێ نەداوە بەتایبەت لە دەرەوەی ئێران و پێیان وا بوو ئەوە فەرهەنگی خەڵکی ئێرانە ئێستا زانیان کە ئەمە فەرهەنگ نییە ئەمە کۆماری ئیسلامی بە زۆر سەلماندیە بە ژنانی ئێران کە ئەبێ حیجابیان بێ و ئێستا هەموو دنیا ئەزانن کە ئەمە هەڵبژاردننی ژنانی ئێرانیە بەڵکو حیجابێکە کە بە زۆر سەلماندویانە بە ژنانی ئێران و ژنانی ئێران ئەوەی کە ڕووسەریەکانیان لابن ئەوەی کە ڕووسەریەکانان ئەسووتێنن و ئەوەی کە درۆشمی مەرگونەمان بۆ خامنەیی بۆ کۆماری ئیسلامی و ژن ژیان ئازادی سەردەن بە دڵنیایەوە ئەوە دەستکەوتێکی زۆر باشە بۆ ژنان و بۆ خەڵکی ئێران و ژنانی ئێران قەت ناچنەوە بەر لە مەرگی مەهسا یانێ ناچنە ناو ئەو شرایطە و قەت ئەو زڵم و زۆرە قبول ناکەن و قەت کۆماری ئیسلامی ناتوانێت وەکو 2 مانگ لەمەوە بەر حجاب سەلمێنێ بە ژنانی ئێرانە و ئەوەی کە واردی چه قۆناغێک بوو ئەمە ئاخیز نییە در ئاخیزەکانی پێشوو لە ساڵی 1970 لە ساڵی 96 لە ساڵی 98 لە ماوەیەکی زۆر کورتە سەرکوت کراون هەرچەندکە ئێمە بینیمان لە ئابانی ساڵی 98 زیاتر لە 1500 نەفەری بە قەتڵعام گەیاند بەڵام ئێستا چۆن ئەم ئاخێزە ئەوەڵەن بەردەوام بووە ئێمە ئێستا ئێمڕۆ 48مین ڕۆژە کە خەڵکی ئێران و کوردستان دەستیان پێکردووە بەم ئاخێزە و ئەوەی کە هاودەنگیەک و پشتیوانێکی زۆر لە ناوخۆی ئێراندا هەیە و لە هەموو دنیا هەیە ئەمانە بووە بە هۆکاریەوەی کە ئەم ئاخیزە تا ئێستا بە درێژایی بکێشەوە بە دڵنیایەوە ئەم ئاخیزە پاینیاسە ناو قۆناغێکی شۆڕشاوە ئێستا لە هەموو دنیاوە لە هەموو شەقامەکانی ئێران ئەوەی کە ئێمە بیسین دەنگی شۆڕشە هیوادارم قەت نەتوانێ چۆن تا ئێستێج لە هێزێکی زۆری سەرکوتی خۆی ئیستفادەی کردووە بەڵام نەیتوانێ ئەم ئاخیزە سەرکوتکە هیوادارم نەتوانێت ئەگەریش بتوانێت کە ئەوە زۆر ئەتوانی بێژین کەمە کە دەرسەدێکی کەم ئەتوانێ ئەم ئاخیزە سەرکوتکە بەڵام بۆ ماوەیەکی زۆر کورتە و ئێمە دەنگی شۆڕشە بیسین بە دڵنیایەوە ئێران واردی قۆناغێکی شۆڕش بووە بەر لە هەموو شتێک ببورن کە ئەمە ئێژن بەڵام کەسێک کە شتێکی خواردووە ئێمە پێژین ئستفراقی کردووە هێنایەسەوە قەت دووبارە نایخواتەوە سەڵتەنە تەلەبەکان و پەرچەمی شێر و خۆشید وە کوڕیشە ڕای خەڵکی ئێران قەیان کردەسەوە
بۆیە بە دڵنیایەوە هەروواکە لە ناو دروشمەکانایژێ نەشاهمی خایم نەڕاهبەر نەشایان گەرەکە نە ڕێبەریان گەرەکە خەڵکی ئێران گەیشتن بەو سەدحە لە ئاگاهی کە تاریخ دووبارە ناکەنەوە و ئەو ئیشتباکی قبلەن کراوە دیسان تکراری ناکەنەوە ئەگەر ئەوان هۆڵەدەن لە ناو شەقامەکانە لە دەرەوەی وڵات و حتا لە میدیاکانە کە سیستمی سیستمی سەرمایەداریە بە پارەیەکی زۆر میدیاکانە سێنن و بە پارە خەڵگە سێنن ئەوەی کە دیارە هەموو حیزبەکان ئامانجێکی سەرەکییان هەیە بۆ هەمویان ئامانجێکی هاوبەشیان هەیە ئەویش ڕۆخانی کۆماری ئێسلامیە و لە تولی 43 ساڵی ڕابردووە هەموو ئەو حیزبانە بۆ ئەمە تێکۆشانیان کردووە مبارزەیان کردووە بەڵام لەم ماوەدا لە ماوەی بێژین هەفتەی ڕابردووە نەهادی هاوبەستگی ئەحزابی کورد لە کوردستانی عێراق لەگەڵ تەشکیلاتی ئێمە بڕیاری چەندانە ئێعتیسابی عمومیان داوە یانێ فەراخان بە مانگرتنی سەراسەریان داوە لە کوردستان لە مابەق و شارەکانی ئێران و ئەحزابێکی تر پشتیوانیان کردووە بۆ نمونە ڕاهی کاریگەر کە حیزبێکی چەپ و کۆمۆنیستە بۆ نمونە کەژار حمایەتی کردووە لەم فەراخانانە لەم کارە هاوبەشە و ئەوەی کە هەموو ئەحزاب دانیشتنیان بۆ بەیەکەوە بۆ ئەوەی کە تەشکیلاتی ئێمەج کۆمەڵاوە حیزبی کۆمۆنیست ئێران کە لەم قۆناخەدا باتەوەجە بەوەی کە لە کوردستان خەڵکێکی زیاتر ئەکۆژرێت دەست بەسەرکردن زیاترە ئەوە ئەتوانین بێژین تند و تێژیەکە لە کوردستان نسبەت بە مابەقی شارەکانی ئێران زیاترە ئەوە ئێمە لە کوژراوەکان لە دەست بەسەرکراوەکان و لە بریندارەکانە ئامارەکان هەیە ئەوە ئەزانین شوێنی وەکو سیستان و بەلوچستان و بەتایبەت کوردستان زۆر ڕێژەیە لە سەرترەوە دانیشتنیان بووە هاودەنگ بوون بەیەکەوە کە ئێمە وەکو پێشمەرگە وەکو ئەحزاب نەچینە ناو و بڕیاری شەڕی چەکداری نەدەین نەچینەوە بۆ ناو خەڵکوە یارمەتی دەری خەڵکبین نەبەو بوونەوە کە ئێمە وێساوین تا ئەو خەڵکە کاری خۆیان بکەن بەو بوونەوە کە قۆناغ بە قۆناغ ئەم شۆڕشە خۆی بە درۆسی خەریکە ئەچێتە بەرەوە و ئەگەر ئێمە ئەم کارە بکەین احتیماڵیە بەلاڕێ بچێت بە بەهانەی بوونی ئەحزاب لە کوردستان ئەمڕا دەست بۆ سەرکوتێکی زۆر زۆر خراپتر و قورستر ئەبا و دوایە ویچە خەڵکی کوردستان خۆی جیاکاتەوە بە بوونی پێشمەرگە خۆی جیاکاتەوە خەڵکی مابەقی شارەکانی ئیران بە تەنیا ئەمێننەوە حتا ئەگەر بۆ ماوەیەکی کورتیژ بێ و ئەمە دەستی ڕژیم بازەکە بۆ ئەوەی کە هەموو کوردستان میلیتاریزە بکە و هەموو شەقامەکان و کۆڵانەکان ئەکا بە جۆگەلەی خوێن. ئەمە زۆر زۆر باش بوو کۆماری ئیسلامی ئەروواکە لە سەرەتاوە ئێمە بینیمان کە چۆن هێرشی کردە خاکی کوردستان و ئەحزابی موشک باران کردووە بە پەهبادی ئینتحاری حمڵەی کرد بۆ ئەوەی کە خەڵک ڕابکێشێنێ بە دەرەوەی مەرزەکان و لە جوابی چیا ئەحزابی کوردستان هەڵسن بڕۆنەوە بە دەمی خەڵکی ئێران و ئەم شۆڕشە بە قۆناغێکی خراپ بووە بەڵام بە دڵنیایی و ڕەهبەرانی ئەحزابی کورد ئەم هینیانە پوچەڵ کردەوە نەقشەی کۆماری ئیسلامی و وتیان کە ئێمە حوزورمان نییە لە ئێران و حوزوریش پێیان ناکەین لە کوردستان و ئێمە بڕیاردەری شەڕی چەکداری نین ئا لەم قۆناغەدا تا ئێستا ئەو بڕیاریانە نەدا بۆەوەی کە بە پێویستیان نەیزانیەوە پێیان وا بووە شۆڕشەکە بەرەو لاڕێ ئەبا بۆ ئەمە بڕیارێکی زۆر زۆر دروست بوو لەلایەن ئەحزابی کوردستان لە خاکی کوردستان بە دڵنیاوە ئێمە پێمان خۆشە هەر کارێکە قەدەمێک ئەو خەڵکە بواتە بەرەوە و هەر کارێکە بە نەفعی ئەو خەڵکە بێ بە دڵنیاییەوە ئێمە درێغ ناکەین کۆتایی ناکەین و یارمەتی دەری ئەو خەڵکەین و ئەوەی کە ئێمە بەشداری بکەین لەو بانگەوازە
ئەوە کۆمیتێ ڕاهبەری قەتعاً ئەوانیش خۆیان دانیشتنیان هەیە هەڵسەنگاندنەکەن ئەوە ئەگەر بە نەفعی خەڵکی کوردستان بێ قەتعاً دانیشن.